مێرووەکان دەکەین بزانین سوود و زیانەکانی مێرووەکان چین و لە هەمان کاتیشدا ئایا تەنها زیانی هەیە. ئێمە زۆر جار کە دەبینین مێرووەکان تەنها لانی نەرێنی یاخود ئەوە تا وەکو ئەوەی کە تەنها زیانی هەبێت بۆ ئێمە، بەڵام ئایا لە ڕووی زانستیەوە تەنها زیانی هەیە یاخودەوە تا سوودیشی هەیە؟ ئەگەر سوودی هەیە سوودەکانیان چین؟ لەسەر بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر فەریدون محەممەد کە بەڕێزیان پسپۆڕی یاریدەدەر و پرۆفیسۆر یاریدەدەر و پسپۆر لە بواری مێرووەکانە. دکتۆر فەریدون بەیانیت باش و بەخێراتی. بەیانی جەنابەت و بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەیانیت باش بەخێراتی. سەر چاوان دکتۆر سەرەتا وەکو ناسانێک بۆ مێرووەکان لە پۆڵینی زیندەوەراندا کامانن بە کامانە دەوترێت مێرووەکان کام جۆر دەگرێتەوانێت لە مێرووەکان؟ جەنابەت پێشتر شتێکی جوانت ڕژان لەسەری مێرووەکان بەشێکە لە کیندەمێک پێوترێت کیندەمی ئاژەڵەکان کەویش سەر بە شعبەیەکە پێوترێ پێ جومگەدارەکان. پێر جومگەدارەکان ئەوانی کە جومگەدارن مجموعەیەکی زۆر دەگرێتەوە کە لەشیان جیاوازترێکە ژمارەی پێکانیشیان جیاوازە، بەڵام ئەگەر بینی ئێمە سەر پۆلی مێرووەکان وەکو جەنابوت ملیۆنێک مێرووەکان ملیۆنێک و بەرەوسەری سا ڕۆژەوە ملیۆن و ڕۆبعەیەک تقریبان جۆر هەیە. طبعا ئینسان لەسەر زەوی هەر هەمومان کاش ملیارین یەک جۆرین، یەک سانیفیتیک نەیمان هەیە، یەک ناوی زانستیمان هەیە، ئەوان 1 ملیۆن و ڕۆبعێک. یعنی تۆ تەسەوور بکە ئەنیمە زۆر زۆرە، یعنی لەوانەیە گەر هەر مرۆڤێک لەوانەیە چەند هەزارێکمان بەرکرد لە 185 هەموو زینەوەرەکانی سەر زەویە بە بەکتریا و بە ڤایرۆس و بە نیماتۆد و بە گژوگیا و بە قەوزە و هەموویەوە لە 185 هەمووی پێگەێنێت. چەکم وە کوتم 1 ملیۆن و ڕۆبع تەجاوزی کردو ساڵانە ڕکۆردی نیوت ئەکات، یعنی شی تازە ئەدۆزێتەوە بە بەردەوامی و مێژووی مێرووەکان ئەگەڕێتەوە بۆ 4 ملیۆن و نیو ساڵ پێشیستا. 4 ملیۆن و نیو ساڵ پێشیستا، یعنی تاریخێکی زۆر کۆنیان هەیە و زۆر متەتەورن. هەرچی تەکنەلۆژیا و ئەو شتانی کە ئەسکەریشە و ڕامێ هەمووی لەسەر مێرووەکان دروستکراوە، سەواریخ و ئەمەنتێنا و مۆبایل و سناپ و هەمووی لەسەر مێرووەکانی ساگەڕێن بۆ دۆزینەوە. چۆن جێ ئاکرێتەوە پرسیارەکەی جەنابەت مێرووەکان لە 3 بەشی جیاواز پێکاتون، سەر و سنگ و سک کە جیاوازن لەوانی تەوانی کە زۆریان لە 2 بەش و هەروەها لە منطقەی سنگانە کە پێوترێ میکانیزم یا مەکینەی مێرووەکان 6 جوت قاچ پێوترێ هێکساپۆدا واتە 6 پێ. لەگەر ئەوانەی کە باڵارن 2 جوت باڵیان هەیە، ینی 4 باڵیان هەیە، ئەوانەی باڵارن ئەوانەی کە بێباڵیشن طبعاً بێباڵن، یعنی ئەو سیفەتیان تایبەتمەندی هاوبەشن لەنێوانیاندا. باسی ئەدەڵە یعنی هەراشەکانەکەین. طبعاً قۆناغەکانی کەیان لەوانەیە زۆریان مشتەرەک بن، بەڵام کە بێ بە هەراش ینی پێگەیشتوویەک ئەو کاتاتوانی پێ بڵێن ئەمە مێرووە لەگەڵوانی کە جیایکەنەوە. ینی باشترین ئەوەیە کەوا سێ ناوچەی جیاوازیە، سەر و سنگ و سک. باش دکتۆر، مێرووەکان هیچ پەیوەندیەکیان هەیە ئەگەر پەیوەندی ڕاستەوخۆ بێ ناڕاستەوخۆ بە دروستبوونی مرۆڤەوە؟ بە دروستبوونیەوە یاخود لەگەڵ ژیانی علاقەی هەبێ، علاقەیەکی زۆر زۆریە. طبعا وەکو لەگەڵ ئینسانە ئەگەر بێت من خۆم دوای 4 ساعات بە باشترین پاکەرە خۆم پاک بکەمەوە بێمە دەروانێ لە چەند شوێنێک نمونە وەربگرم بێخەمە ژێ مایکرۆسکۆپ بۆ شتە بینم من و تۆش. یعنی لەو ڕۆژێ ئێمە لە دایکە بین لەگەڵمانایە لەگەڵ خۆمان بەڕاستەوخۆ لە لەشمانە یا بەجلەکانمانەوە هەتا ئەو ڕۆژێ بیتەوە بەخۆڵ. ئێستا من کەوتم وایە گەر خۆم بەڵێ یەکێک لە سوودەکانی ئەوەی کە هەڵێ وەشێنەی گەڕێتەوە بۆ پێگاتە سادەکەی خۆڵ. طبعا سوودەکانی ئەوە طبعا کەوە کۆڵم یعنی کو هاوڕەیەک وایە شۆڕۆژ لەکەمانایە ناتوانین من دەست بەرداری بین بە چی سوود بەخشەکان بێت چ زیان بەخشەکان. بۆچی بۆ گرنگە بۆچی بۆ ژیان گرنگە دکتۆر؟ ینی بۆ ژیان بینە سەر سوودەکان یەکێک لەوانی کە زۆر ینی با بڵین کە بۆ کشت و کاڵ زۆر گرنگە پیتێنەرە، ڕۆکە هێنێرە ڕۆکە هێمێ. ئەو ڕۆکە نێرومێ ئەگەرە مێرووە نەچێت دەنکە هەڵاڵە لە نێرەکۆ بێنێ بۆ مێکە بەرەکە دروست نابێت. یعنی زۆر لە میوەکان بەرەکان دروست نابێت یا مەسەن ئەوانەی کە دەنکن بە شێوەی سیرەڵن دروست نابێت، کەواتە ئیشێکی زۆر گۆراکە بۆ تۆ. یعنی باشترین پیتێنە جۆری کەیان کۆتمان یەکێ لەوانی کە ڕۆژانە من و تۆی خۆین زۆربەی خەڵکی ڕێخوات هەنگوین یەکێک لەوانەی بە ئەوە بەرومی مێرووەکانە مادەی ڕۆیڵ جەلی، مادەی واکس و زۆری کەش لەوانە کە لە هەنگا هەیە بۆ بەکارێنێ بۆ عیلاجی ڕۆماتیزم و شتی تر، هەروە بەکارێنێ بۆ گەڕانەوەی ئەو خۆڵ و خاشەکەی لە زۆر وڵاتە ئێستا پێشکەوتەکان خۆڵ و خاشەکەکان بۆی جۆرە کرمێکەوەی خەنە سەری ئەیگەڕێنەوە بۆ شیتەڵێکن بۆ شێوە سادەکەی خۆی. هەروە بەکارێنێت بۆ کاری
جینایەت یعنی ئەگەر لە شوێنەکایەکێک مردی بێت یا خۆی مردی بێ یا کوشت بێت یانیا دەرمانێکی خواری بەژێر بووە ئەتوانرێ بۆی مێرۆکانەوانەیە بزانێ ئەمە چەند مردووە لە کوشتیانە خۆی مردووە و چەندیشە مردووە دە ڕۆژە 15 هەفتەیەکە بۆی مێرۆکانەوە سۆڕی ژیانیشان و جۆری مێرۆکانیشان پێوتێ حشاتی جینایی ئەوە لە طبی عەدلیا بەڵێ لە طبی عەدلیا هەیە بڵێ لە عێراق شاهێ لەکوێ کاری لەسەرەکە لە عێراق لە عێراق بەڵێ ساهەیە بەڵام ئێمە لەبەرەوەی ژیانی لە وڵاتی ئێمە ئیجتیماعی هەموو لە ناو کەسوکاری خۆمانیان ئەمرین بەڵام لە وڵاتی پێشکەوتەکان لە شوقەیەکە ئەمرێت دوای هەفتەی 2 ڕۆژ پێزانێ ئەبێت یۆکارێکی بۆ بکەم زانم بە خۆی مردووە کوشتیانە ژەهریان ناوەتیە ئەزانێ بۆی جۆری مێرۆکەوە لەگەڵ سوڕی مێرۆکە ئەتوانی بیدۆزیتەوە ئەوەیشە کە لەوانیکەوە بەکارێنێ بۆ کاری جینێتیک لەوانە درۆسۆفێلای حشرەیەکە بەکارێنرێ جیناتیکیشی لەسەرکا بۆ تەتەوە هەروە بەکارێنۆکو هاویەک ئەوانەی کە لە وڵاتی پێشکەوتەکانە جاتی ئەمە ئاڵتون و پارە و زەر خۆیان دەرخەن ئەچون دوو قانۆچاکەن بێ گوارەکانیانە و کولەیەکی جوان و پەپولیەکەنە سەر جوانکاری بەکارێن بە پارەژەی کڕن هەری نیزین کاتە ئەو سوودەکانی بەڵێ زۆر لەوانە شتیگە زیاترگەیە بەکارێنرێت بۆ بایۆلۆجیکەل کۆنتترۆل بۆ قڕکردن لە جاتی ئەوەی کە بۆ دەرمان بینی بیکەی بە ڕۆکەکانەوە بۆ مێرۆکان کوژی مێرۆ هەیە مێرۆ خوات مێروی هەیە لەسەر مێروی کاژی لە سووری ژیانەکەی لەبەرەوە ئەتوانین بۆ کاری بایۆلۆجیکەل کۆنتترۆل ئیسا لە وڵات پێشکەوتەکانەمە لە بوارێکی زۆر فراوانەی ژەکات یعنی خواردنەکانیان ئەڵێ ئەمە مکافحە کراوە بە غێر یعنی کیمیاوی نییە مەسەن سێوە خەیارە بیبەرە دەرمانی کیمیایی پیان نەکراوە بە هیچ شتێکی ئۆرگانی کراوە جا ئێستا ئەگەر جێ بکەینەوە لەسەر سوودەکانی و زیانەکانی دکتۆر سوودیان زیاتریان زیانەکان زۆر زیاترە بەگشتی بەڵام ئێمە مرۆڤ لەسەر ژینگە بەهۆی ئەو هەڵوێستەی کەیکن هەڵانە ڕۆژانە بە هەزاران ئەتمان دەرمان ژەهر ئەڕێژین ئەم ژەهرانە ئەوانە ئەکوژن سوود بەخشەکانمان ئەکوژن سا بۆ نمونە لەوانە یەکێک لەوانە خاڵخاڵۆکەی حەو نوقتە ماڵی خاڵم لەکوێ ئەو مێروی کاخوات بەڵام ئێمە کە ژەهرە ڕێژین ئەویش ئەکوژین ئەم لەسەر مێروی کاژی تۆ مێرۆکە ڕەنگە کەم کەس لی بترسیان ترسی هەبێ بەرامبەری مێرۆکان تەنها یەک گروپیان نەبێت ترسی هەیە بۆ ئینسان ئەویش جەماعەتی های منۆپتێرایە باڵپردنەکان زەردەواڵە و زەردەزیڕە و هەنگ ئەویش هەنگ هەمووی نا تەنها پاڵەکانیان ئەو لای خۆشمان مەسەلێکی ئەڵێ خۆزگەم پیا و خراپوەک هەنگ وایە لەگەڵ پێوەدانی بمردا ئەوە دیفاع لە شانەکەی خۆیەکات وە لەو عیلاجیشە لە هەمان کاتە عیلاجە بەڵام بۆ هەنێک کەسیش ترسناکەی کوژێت یەکسەر ئەگەر ئازاری نەدێ بێکێشی هیچ ئەگەر تۆ خۆت نەترسیت یا بۆنێکت پێوە بێ یا ڕنگ چێکمەوە زۆر زیرەکە ڕنگ و بۆن هەر بەس تۆ یعنی بترسیت یەکسەر فیرمۆن دەرەی لەشی تۆ ئەو فیرمۆن هەستەکات کە تۆ دوژمنی یەکسەر بۆ دیە بەڵام پچۆر بە عسابێکی زۆر ساردەوە پچۆرە بەردەمی هیچ ژنە دەستکێش پێتەوە نایە وەش بینن زۆرجار لە فیلم و کەناڵەکانە بینن هەنگ بە گیانەوەتی هیچی ناکە بەس بترسید یەک بۆت بەس بترسید یعنی بەبێ قسەی لەگەڵا بکەی بەس بترسیاڵەیە من کوژێت یەکسەر بۆ فیرمۆنی کەوە تۆ دەریت یەکسەر بۆت ئەمە بۆ هەنگی بۆ زەردەواڵ و زەردەواڵ خۆمانوای پێڵی زەردەواڵ و زەرزیڕە تەمەەن ترسیانی حتا هەنیش ترسی هەیە بۆ هەنێک کەس ئەگەر حساسیەتی هەبێت لەگەڵ پێوە لەوانەیە تووشی سووربوونەوە و خنکان بکەن ئۆلۆ بە عیلاج بەکارێت تەبەن هەنگ یەکێک لەوانی کە بۆ بەکارێنێ بۆوانەی ڕۆماتیزمیانە بە شوێنی تایبەتەوە بەزە بێ ئەناتۆمی باش بزانی لە دەمارەکانە بی بۆ شوێنانەوەکەوە بۆ چارەسەر بکارێت باشە ئەی بۆ کشت و کاڵ دکتۆر کام جۆر لە مێرووەکان زۆر سوودیان هەیە وڵایی بۆ کشت و کاڵ وتم لە پێشوانەیە بە زۆربەی زۆری مێرۆکان زۆربەی لەگەڵەوەی جۆرێکی دیاریکراونیە بڵێ ئەمانە تایبەتمەندیان لەگەڵەوەی کەوا ئەبێتە هۆی ئەوەی کات جۆری یعنی چۆر و بڕەکەی چاکەکات لەگەڵا زیانیشی هەیە یعنی مێرۆکان ئەمای بینی زیانی هەیە بڵێ زیانێکی زۆر زۆریشیە لە ڕووی ئابوووریەوە مێرو هەیە کە چۆ سەر بەروبوومێک بۆ نمونە لەوانە سنووکی سەڵات ئیتر دوای ئەوە ناخورێت نابێ بەگەنم گەرمەکە نابێ بە ئارد تەنانەت کاکەشی حیوان نایخوات یعنی وە لە ڕووی ئابوووریەوە لە ناویە بە لە ساڵەکانینەوە ئەو کێشەیەمان هەبوو کە زۆر زەرێکە لەوانەیە کە کولە زەرێکی سا لە موسما کولەیەکی زۆر هەیە زۆر بڵاوە تەمەن جۆرەکانی زۆرە کولەش 20,000 جۆری هەیە 20,000 جۆر ینی کەوتمانیسانێک جۆر خۆمانە چەند جۆریان هەیە وڵای هینێکی تازەنێ چێکم وەکوتمان ساڵانە بەڵام ئیساب چێکە لە مەتر مڕۆبەیەکا بڕێتە سەر گۆی ژەمانە لەوانەیە 5-6 نوع ببینی لە مەتر چار کوشەیەەکە تەمەن کولەکان هەیەە باڵارە و هەیەە بێباڵە ئەوانەی کە بێباڵن ئەو لە ناوچەیە کامێنەوەوانەی لەسەروانی کە گژوجاکە سەوزەکانی خۆن ناسکەکان دوای وردۆدا ڕۆن بەرە ئەو شوێنانەی کەوا نامێنێت
بەڵام کۆمەڵێک کەیە کە زۆر خەتەرن بێباڵەکان هەیە لە ئەوە هەیە بەڵێ ساگە بڕۆین سەر گۆیژە و ئەزمەر زۆرە بێباڵن زۆر ترسناکیشن هەتا سەوزایی هەبێت دوایەچن بۆ قەدی ئەو ڕۆکانی کە لێن مەسەن بەڕووە هاوڵاتیەکی ئاسایی ئەزانێت کە وە کولی پێوترێ کولی بێباڵ تا کەسانی پسپۆڕی و بەڕێستان ئەزانێت هەمووت ئەتوانن چێکم جارێک کولا ناسێت بۆیە ئەوەی کە ئەفرێت ئەزانرێت ئەوەی ناشفرێت بۆی قاچەکانی دواوەی بۆ جەمپین بەکارێنێت ئەتوانێت درێژەکەی خۆی چەنە 6 ئەوەنە بفرێت یعنی مەسانگە 20 سانتیمتر بێزەر بێ کە ئەتوانێت ئەوەن بەتەر بڕات یعنی بەس بۆ قاچانی دواوەی بە جەمپینەکان بۆ قەفز بەکارێنێ ئەتوانێت وەکوتمانەوانی کە باڵان زۆر ترسناکەن ئەوە لەوانی کەش ترسناکە سا لە کورسانە زۆر بڵاوە لەسەر ڕز و باخەکانە زۆرە بەڵام ترسناکەکەی ئەوەیە 2 ساڵم و پێش 19 و 20 لە باشووری سۆدانەوە هاتن بۆ جزیرەی عەرەبی لێ پەڕینەوە بۆ نزیک کوێت و بەرەو عێراقیش هاتن بەس باش بوو بایەگەڵی کرد لە باکوورەوانێ بەرەو باشوور ئیتیجاکەیان گۆڕی و ڕشنەوە بۆ ئێران ئەجین هاتن بەرەو عێراق و ناسری و ئەماروانە خۆیان ئامادەیان کرد تەمەنەوەکو جەنگ وایە ئەگەر ئەوە ڤیدیۆدارێ لە تۆڕە کۆمەڵاتەکان لە کول لە باری وە کول لە بارین دەخۆش ئەنجا ئەو بارینە بە پۆلە تەبەن ئەگەر هات و بۆ هەر وڵاتێک ڕۆی ئەو وڵاتەکەوێتە ئامادە باشیەوە وەکو چۆن شەڕ ئەبێ هێزی بەرگری و پۆلیس و ئەسکەر و ناوخۆ خەڵکیش هەموو یەکێتە ئامادە باشیەوە تەنانەت وڵاتەکانی دراوسیان ئەوانە کە لە چواردەوریان ئەبێ هەمووی کۆنە ئامادە باشیەوە ئەگەر دوژمنایەتیشیان هەبێت ئەبێ یارمەتی بن ئەبێ وازە دوژمنایەتەکان بێن خراپە نامەچێکم بەڕاستی کە دا ئەبەزن هەر کولەیەک 5 غرام ئەخوات طبعا کەیەن بە پۆلیشە هەر پۆلیە دکتۆر بەڵێ هەر پۆلێکیش کەیەن هەر پۆلێکەیە یعنی پۆلەکە لە 1 کیلۆمەتر مربع 50 میلیۆن کولەیە 50 میلیۆن هەرێکیان 50 غرام خوات ئەکاتە 100 تن ئەم 50 غرامی کە دکتۆر بە پێی قەبارەی کولەکە لە خۆی لە 3 غرام تا 5 غرام ئەگە بچووکتر بێت کەمترە خواک دەگۆرتر بێ 5 یعنی لە ڕۆژێکە 5 غرام خۆن باش تۆ 50 زار بیکە ئەمە کە دابەزنە سەر 1 کیلۆمەتر چوارگۆشە یعنی 100 تەنە خۆن یعنی خواردنی 35,000 کەس لە ڕۆژێکە هەرچیان بەردەستکەوێ خۆن لە سەوز و وشک و تەڕ نەبوو قەدەکانە خۆن هەموویە خۆن طبعا ئەوە دابەزوی کە سەرەکەوێتەوە بە بەردەوامی ئەڕوات ئەتوانێت لە ڕۆژێکە 130 کیلۆمەتر بکرێت 130 کیلۆمەتر بە خێرایی 90 کیلۆمەتر لە سەعاتێکە کولە یعنی خێرایەکەی زۆر بەڵێ یعنی کەدا ئەبەزن ئەگەر بچێتە سەر مەنتەقەیەکە بێ بەشەو ئەبێ بەشەو ئەبێ هەمووی ئامادە باشی کەن وەکتم جێیش و پۆلیس و هەمووی یەکێتە ئامادە باشی تا ڕووی لە هەرێمی کوردستان لە بوونی ئێمە من ڕێژێش نەبێت بۆ ڕێژێش نەبێت لە بوونی ئێمە نەبوو بۆ ڕێژێ بەڵام وازان لە ساڵەکانی نازام وازام 45کان ئەگەر نازام خەڵکانێک بینی بێت یاڵم کولەبارینێ بووە لە ساڵەکانی هەشتاوانەش شەو ئاهاتن بۆ غڵب زۆر ئەبوو یعنی خەڵک لە دەرەوە نەیتوانی دانیشێت بەڵام ترسی نییە بوو ئینسان وەلو زۆر کە زەڵێدەوە بە خەڵکەوە ئایا ترسێکی زۆری هەیە زۆر لێ بەڵێ گەر بیگری بەدەست تۆزێک لەوانێت قاچی زۆر ئەزێتە بە ئەجین بەکە ئیواڵە چ زووی هەیە لە دوانێ کولە ئەو خۆی چ زوونیە لە ڕاستیە ئەوە ئامێرێکە بۆ دانانی گەرا ئەو ڤیپۆزیتەر گەرادانی خاتە ژێر خۆڵەوە تقریبان 15 سانتیمەترێک بۆ ئامێرە تەمەن تقریبان 69 تا 200 گەرادانێت هەرێکێکەوە دانی خاتە ژێرەوە بۆ یەگەر ساڵی داهاتوو وشکە ساڵ بوو نەبوو نایەنەدەرەوە ئللا بێ هەست بکەن کە سەوزایی هەیە تەڕی هەیە ئەنجایە لە هەموو ژینگەیە کە ئەتوانن بژین دکتۆریانی شوێنەکە سارد بێت گەرم بێتەوە خۆی کەوە کوتمانە ڕا کۆچەکات مشیلەکەوێ مەسن لە جنوبی ئەفریقا و لە مەغریبوانە کابێ ئیتر سەحرایە خواردن نییە تورکاویشن وردە وردە بە چاوەکانیان بەرزە بنەوە هەستەکەن لە کێ سەوزایی ڕۆم بڕوێ کەدا ئابازن ئیتر سەوزی نایڵن سەرەکەونەوە بۆ شوێنێکی تر ئیتر بە بەردەوامی ئەڕۆن بە بەردەوامی ئەڕۆن قاڕە ئەبڕن هەزاران ئەمیان لە بڕن ینی ئەڕۆن بە ئاوەکانی ژەپەڕێنەوە باشە دکتۆر بۆچی هەندێکیان زۆر گەورن هەندێکیان زۆر بچووکن یعنی بڵێم لە هەرێمی کوردستانە گەورەترین کولە قەبارەکەی چەندێکە تقریبان شێرە کولەیە منەوە مەجانەوە بەناو 20 ماناڵێن تقریبان دەوری 20 سانتیمەترێکە ئەوەنەیە زۆر باڵی نییە بەڵامانە تەمان زۆر بەقوتن مادی بڵەکانیان تەبەن مادی بڵیان هەیە خۆیان پێوەترە بە کوردی ینی کرۆژەرن باش ئەمە بێنە من تەجوبەم کردووە لە مختبەر دامناوە لە ناو شوێکە بۆ ماوەی هەفتەیەک شێرە کولە هیچم نیاوتێ دوای دەنکە پاقلە ئیوشک کە بەچە کوژ ناشتێت بیخەر ناوی خرمەخرم و کوبسکی دێخوات بۆ دەستیش گازەگرێت ئەوەی هەیە ئەو شتەڕقە بخوات بەڵێ
پارچەکانی دەمی زۆر بەقۆتە خۆی لەسەر گەنم و جۆی سالەمە بودووە لە شارە زورانە لەسەر گەنم و جۆ کولێ بینرێت جاریواچیتە ناو گەنمەکە و سێرەی خرمەخرمێت ئەمە کێ لەم ناوە پسکی دەخوا سێرەی کولەیە کە ڕەنگی زەردە وەکو گوڵە جۆکە یا گڵە گەنمەکە سێرەی ئەو گەنمە ڕقاخوات خرمەخرم زۆر دەمی بەقوتە زۆر بۆیە جاری وایە گازەگرێت ینی ئازاری پێستیان گازەکەی بەس نەک پێوەدانی بوونیەتی ئێستا شێرە کولە هەر خۆی بوونیەتی وایە گەورەی قەبارەکەی یان بچووکە بەڵێ منە کەوتمان 20,000 جۆر هەیە لە چەند وتمان لە 1 سانتیمەوە هەیە تاکو 20 سانتیمتر ئەوە جۆرەکان ئەوەیە بەپین و ئەکانی و شکڵەکانیشان جیاوە بێباڵیشە تەبەن هی منتەقەکەیە کاتە شێرە کولە هەر خۆی هەر گەورەی بەڵێ هەر خۆی ناوکە خۆی بەخۆیەتی تەبەن بەش یەکی کەش هەیە ئەوە پێوترێ کول لە حاجی یا مانتدی ئەوەی کەوا دەستی بەرزکرێتەوە کونیێش بکات ئەوە سوود بەخشە تەمان ئەوە دەمە ئەوش دەمی بەقوتە بەڵامەوە مێرۆز زیان بەخشەکان نەخوات ئەوش هەر زۆرە لە هەرویش بەڵێ هەیە ئەڕوا بە چوار قاچ دوانیشی دەستی بەرزکرێتەوە پێڵەن مانتدی ئەڵێ ئەوەیە کاپارێتەوە نوێژەکات بەڵام لە ڕاستیە دەسەکانی ئامادەکرۆ بۆ گرتنی نەچیرەکەی بیخوات باشە دکتۆرێکێکی تر لە مێرووەکان بۆ نمونە سیسرێک بەڵێ قالۆنچە بە تایبەتی سیسرێکە ڕەنگە تێڕوانینی ئێمە بۆ سیسرێک تەنها ئەوە بێ بڵێن هۆکارێکە بۆ گواستنەوەی بەکتریا یان نەخۆشیەکان سیسرێک سوودی هەیە لا ئێمە نەوەڵام میسال لە جیهانە 5 وڵاتی عالم بیریان کردەوە خەریکیشن و چۆتە بەرنا تەنفیزوانێ بەکاریان بۆ خواردن بەڵام ئەو سیسرکە نییە کەوا لە ناو شوێنەکانی ئەمایەتە دەرەوانێ بەڵێ شوێنە پیسەکان شوێنی تایبەتێ تاقیگە هەیە بەخێوەکەن لەبەرەوە پێکاتەی مێرۆکان زۆر گرنگە پیکاتێکی زۆر تەنانەت کولەیەکە لەوانەی کەوا لە حەدیسا باسیەکە ئەڵێ ئەحەلە لەکم دەمان و مەیتان دووشت حەڵاڵە بە خوێنی بیخۆن و دووشت بە مردووی مردوەکان مەبەستی کولەیەکێک لەوانەیە لەگەڵ ماسیە بە میسال لە عێراق لە بەغا بخوارەوە جزیری عەرەبی سەری لێکەن و باڵەکەی لێکەن و قاچەکانی برژێنن ئەیخۆن ئەیبژێنن بەڵێنجا و مەبەستم لێرانە ئەوەیە ئەگەر بێت و ئێمە 100 غرام بەڵێ ئەوەی کە نەگەوەی کەوا لە شوێنە پیسەکە طبعا کولەی سالا ئێمە ڕۆکە خورێت لە عێراق شاخورێ و لە وڵات عەرەبەکان ژێخۆن لە زۆر وڵاتی کەش بەڵام سیسترک لێمە لای من نا بەڵام لە وڵاتەکانی کە بەخێویەکەن لە مختبەری تایبەت هەیە شوێنی تایبەت هەیە ئەگەر ئەوە طبعا 100 غرامی مقابل 1000 غرام گۆشتی جۆرەکەیە ئەو شتە بچووکە ئەین تۆ گەر شیشێک بخۆیت بۆ بزانە دەشیش خواردەوە شیشێکی 100 غرامی لەبەرەوە پێکاتەکەی لە سا هەفتای تقریبا پرۆتینە لە سا 21 چوریە بێجگە لە مەگنیسیۆم و کالیسۆم باشترین ئەحمازی ئەمینیتیایە ئێستا عالم بیرەکەنەوە لە جیاتیەوەی جێگرەوەی گۆشت بێت لەبەرەوەی نسبەتێکی زۆر پرۆتینی تایە ئەمینۆ ئەسیدەکانی هەمووی تایە کە لە گۆشتیشانە هەنێ ئەمینۆ ئەسیدی تایە لە گۆشتانیە لەوە هەیە و ڕێژەی چوریەکەی و لەگەڵ هەموو ئەناسرەکانی تایە هەموو ئەناسرەکانی تایە بە بڕێکی کەمە خۆی باشترین وزە دەیاتێ سیسترک بە هەموو جۆرەکانیەوە دکتۆرانێکیان ئەفڕنەنێکیان نافڕن بەڵێ سیسترک خۆی سیسترێک ئەمە کاڵین سیسترێک ئەوەی کە لە ناوماڵە سێ جۆر نوعێکی شەرقیە نوعی ئەڵمانیە نوعێک ئەمریکیە سێ جۆرن ئەوەی کە زەردە زەرباوەکەی ئەڵمانیە ڕەشەکە ئەمریکیە ئەوی قاوەکە شەرقی ینی باڵە ڕۆژەڵاتیە هەروەکو چۆن خۆمان ڕانکانە تقریبا وەکوۆیە هەمویان قەبارەکانیان جیاوازە تەبەن ئەوان بەڵام ئەوەی کەوا هەبێت ئەخورێ بڵێ بەڵام ئەو کووتمان لا ئێمە لەبەروی لە شوێنێکی قێزەوە نایەتە دەرەوە بۆیە ئەجینەگە لە شوێنێکا بکرێت بەڵێ ئەکرێ بە شیشە و ترتیبات و هەموو مێرۆکان ترسیان نییە چێکمەمی ڕۆکە خوات تەنانەت ئەگەر مێری و کەش بخوات ئەوانەی کاڵین سوود بەخشن لەسەر مێری و کاژین هیچ ترسی نیە هەموو ئەویش ڕۆکە خوا چێکمە و ڕۆکە خوا ئەویش ئەوە خوات لەبەرەوە ترسی نییە بەس ئێمە دکتۆر خۆشمان لە خۆمان تێناگەین ئێمە لە مێرۆکانە ترسیان مێرۆکان لێمە ترسن هەردووکێتی بەڵام وەکو پێشتر باسم کرد تومە گەچیتە لای هەنگ بۆ نمونە هەنگ یاخۆ زەردەواڵەش کەیج ئێوروژێنی ئەزانێت تۆ ئەترسیت یعنی تۆ شەپۆلێگە نێری بووی کە شەپۆلێگە نێری بووی ئەو یەکسە وەرێگرێ و شەپۆل زۆر زیرەکە بۆی ئەنتێناکانەوە ئەو ڕسیڤەری ئەنتێناکەی ئەمە بۆ هەنگ وایە ئەی بۆ هەموو مێرۆکانی سا کە تۆ سیسرکە بینی لە سمێڵەکەی جوڵێتەوە وەنیە ئەوە لە ڕاستی سمێڵ نییە ئەو ئەنتێناکانێتی ئەو ڕسیڤەر ئەگەڕێ و کوڕادار وایە چی هەیە لە دەوروبەری اینجا کە تۆ ئەترسی لێی یەکسەر لەشت بۆنێک دەرەکات بۆنێکی تایبەت یەکسەر ئەو بۆنە ئەو وەرەگرێت دەڵێمە بۆ منە فیرمانە وەرەگرێ غەریبە لای یەک بووە زەردەواڵەیە زەردە یا هەنگ بەڵێ
جاڵجاڵۆکە دکتۆر چێتە چوارچێوەی مێرۆکانەوە نەخێرەوە ئەراکنیدیایە جاڵجاڵۆکەی ئەوە بەشێکە لە جەماعەتی پێجونگەدارەکان ئەرترۆپۆدا ئەوان لەشیان لە دوو بەش پێکی و هەر 4 جوت قاچیانەیە ئەوان هەنێکیان سوود بەخشن مێرووی زیان بەخشەکەن بەس هەنێکیان نەخێر سوودەکان ئەوەیە کە مێرووی زیان بەخشەکەن بەڵێ قسمێکیان بەس قسمێکیان زەرری هەیە بۆ ئینسانی ژەگەر بێ بە هەڵگەڕێ بە ئینسانە یابی گەزێت مادەی فۆرمیک ئەسیدی پێوەیە لەوانەیە تۆزە عەزێتی بە بە تایبەتی مێرولە قسمێ لە مێرولەکان جاری وایە کە تۆ ئەگەزێت یاخودی نەبێت پێکاتەی فۆرمیک ئەسیدیتیایە مادەی ترشی فۆرمیک تۆزە سووتێنەرە ئەوەی ترسەکەی ژین ترسی نییە خۆی پێوەدان باشە ئەگەر یەکێتە حمولی بکات زۆر باشە عیلاجە باشترین عیلاجە زۆر جارێتەوێ بە حساسیت بەڵێ حساسی وڵایە ئەوەی سائیژەکە لە سەروانەکە یان ئەوەش هەندێک لە جۆرەکانیانی کەواکە و حساسێتە دروستکە هەمیان وان ژەهرەکەنە لەشیتەوە ئەو لە شەشی تۆ چیە کات یەکسەر خوێنەکە کا بە کڵۆت ینی ئەیمێنێ توش دڵدەیەکەن زۆر کەس یەکسەر تەنگە نەفەز بێت کە تەنگە نەفەس بۆ بزانە خوێنەکەی خەست بێتەوە یەکسەر ئەبێ فریا خۆی کرێت ئەبێ دەرزی بارە خۆی بەڵام ئیسا عیلاجەکەنەوەی کام جۆریان بە تایبەتی ئەم کاریگەریە گەورەیە دروستەکان لە زەردەواڵەکان وانە بەڵێ تا شوێنەکەی وشەکە مێروکان ناڵم زەردەواڵەکان زۆر هەنێک مێرو هەیە زەردەواڵەوانش نین ئێستا لەوانە قسمێکی لەسەر داری هەنجیر یاخو لەسەر داری بەڕوو گەڵاکە هیچی پێ ناڵێ بەڵام دەست بی لە دارەکە لە گەڵاکە هەمووی گیانتە بێ بەخڕوو بۆ لەبەرەوەی ئەو مێرووە ترایکۆمی پێوەکو و گەنگەموو وایە قەپساڵی پێوە کاچێتە لیشتەوە تەقێت ئیفرازی نەعمادەیەگە کات هەمووی گیان دەخورێت حساسیت تووشی حساسیت دەبی یعنی تا یەک هەفتە خۆ دەشوی سێرێکی هەستە کات جسمی تۆ شتێکی غەریب چۆ خڕۆکە سپیەکان بەرگی بۆ نییە لەشت حساسیت دروستەکە یعنی شەر نیە زەردەواڵەکە بێ هەنێ مێروێ نابێت دەست بی لەو ڕۆکەشکە لە سەرێکی نەک لە خۆی وەکو تەتەڵە میران وایە جا ئێمە چۆن بزانین دکتۆر خۆی باشتر وایە بە هەموو جۆرەکانیان دەستیان لێ نەیت ڕاستەوخۆ بەڵامی تر خۆی واشی گرێ بەدەست کام جۆر لە مێرۆکان دکتۆر خوێن مژن بڵێ خوێنی کەسەکە مژن ئەوانە جۆرێکان پێوتی ئەوانەی کە ئیندۆ لەگەڵ ئیکتۆ پاراسایتن لەسەر ئینسانەژین ئەوانە وەکوی کەوتم باسم کە ئەگەر بێن سامپڵۆر نمونەوەر بگرم بخەمژێمەکە ئەوانێ هەنێکێ بڵێ لەسەر خوێن ئەژی لەسەر ئینسان خۆیان بە مۆکانەوە گرن بۆی جوتقاچی یەکەمی باوەشی پێکە کاتێککە تو ئەخەویت یاخودە و حشتاتانی کەوا لەسەر جێگاکان نەخۆشەکان لە کەون بە تایبەتی پیرروپەکۆتەکان سیرەکەی گیانە ئەنە بێ بە پەڵەی برین ئەمە نەتیجەوەی کەوە لە جێگاکەیانە ئەو مێروانە هەیە بە ڕۆژ هیچ دیار نییە ئەچن شوێنی خوانە ئەمێنەوە بەڵام بە شەو کە تۆ ڕێژیسی ئۆتو زۆر بوو دەرگاداخرا ئەزانەیە کەیتە تۆ خەوتویت یەتە گیانت چیە کات ئەو شوێنە برینارەکە و خوێنەکەی ئەمژێت بەنسبەت ئینسانەوە تەبەن بۆ حیوانی ئەوانەش هەیە ئەوەی کەوت مڕشکواس پێ بۆ ئینسان بۆ مناڵەکان کە بە قژیانەوە هەیە بەڵێوانە خوێنە بژن بە قژەکە و خۆی بەواوەشی تونگەنگرێ چەند بەشانەوانش دایانی سیرەکەی ناڕوات هەتا و کاتی تۆی سراحەتەکەی دوای دابەزی سەر پێست و ستایڵێکی هەیە وەکو خەرتومێک وای کاتە ناو خوێنەکە ئەمژێت و هەنێک ژێر پێستەوە ئەم ڕشک و ئەسپەی کە زۆر جار باسەکرێ بڵاوکرێتەوە ئەمە شەرەچێتە چوارچێوەی مێرۆکان بڵێ ئەوان تیکەکان تیک و مایتن ئەوش لە جەماعەتی عنکەبوتیاتە بەڵام هەر زەرری هێوان بەڵام زۆر بچووکە و زۆر بەچاو نابینێ بەڵێ بە تایبەتی مناڵی ڕۆزە و حەزانە ئەوەی یەکێک لە کێشە گەورەکان و من دایکە بەڕێزەکان ئەچن بەڵێ زۆر باشە گوێزێتەوە بۆیەوە ئەبینی زۆر جار ماڵەکە زۆر پاکوتە میزیشە شامپۆی زۆر باشی بەکارێنێ سابوونی بەڵام سەرێکی نایکوژێت جاران وەختی خۆی چیان بەکارێنا گڵەسەر ئەگەر سێری نەنکووانە بکەن گڵەسەریان بەکارێنا بۆ حاڵەتە بەڵامی ساچن لە بازار دەرمانەکردن لەم دەرمانە زۆر باشە بیکەرە پەرداخی ئەو شانەکەی تێکە و زۆر خەتەرە بڕوا بکەن زۆر ئەوە جەریمێ بەرامبەر ماڵەکانیانیکەن ئێشتا ئەوەی پێوە بمێنێت زۆر باشتێکە یعنی ئەو دەرمانە نابێت لە زیابوونە بەڵام مەڵام حەلی هەیە حەلەکەی سا پێ دڵم زۆر سادەی لە هەموو ماڵێکە هەیە زۆر تەندروستیشە زۆرمان زۆر جاری وایە حەمام زەیتەکەین زەیتی زەیتون نیو سعات پێش خۆی پیشاد بێ لە قژی یا سرکی زۆر جار نەوتیان بەکارەهێنا زۆر خەتەرە نەوت خەتەرە هەمووی خەتەرە تۆ شتێکی ئۆرگانیکە بێت تۆ لە ماڵەوە زەیتی زەیتونە بێت تۆزە لە دەست بۆ قژە هەم بۆ قژەکەشە باشە هەموویش لە ناوی یا سرکی سێو لێ بۆ نەوتەکەی بەسەریا ئەمە گەورەترین جەریمەوەی لە بازاریش دەفرۆشێ بەڕاستی گەورەترین خیانەتێکن یعنی بۆ مناڵ زۆر خەتەرە زۆر ناسکە مناڵ لە ڕێ پێسەوە چێتە ژوورەوە نابێت دەرمان بەکار بێت
زۆر خەتەر. ئەمە دکتۆر بۆ بابەتی ڕشک و ئەسپێکە کاڵی نابێت دەرمان بەکاربێ. ئەی تا چەند لەگەڵ ئەو دەرمانانی کە مێرووەکانە کوژن هەلێ ئێستا لە ماڵانە بەکاری ئەهێنن دەرمانێکە کردن و ئەهێنن تر بە پەمپ هەیە بە دەرمانی وشک هەیە. ئەوەش خەتەریاتەکەی هەر زۆر لە مێرووەکە خەتەرترە. دەرمان بەکارهێنان لە شوێنی قەپاتە لە ناو ماڵە نابێت. بە تایبەتی ئەگەر مناڵی تیاابێ هەر نابێ بەکاری بێتنی بە هیچ شێوەیەک. ئەگەر دوورە دەستیش بێت دکتۆر جاری وا هەیە لە ژێر کەوانتەرە یاخود لە ناو ماڵە نابێت دەرمان بەکارێت بە هیچ شێوەیە. ئەگەر هاتو زۆر ناچار بووی بەکاری ئێنی نەگۆ دەرمانانش خۆ دەتوانانی دەرمانی تایبەتی ئینیکەی ئەبێ یەک هەفتە ماڵەکە بەجێڵی. هەرچیشتی خواردنیش لە ناو ماڵەکە بێ هەمووی داپۆشی بەنایرۆن ئەوەی کە خواردنە چێکم بڵاوە بێتەوە پێ ئێمە زۆر لە دەرمانەکان بۆن و تامی نییە وەڵەومە ئێمە زۆر هەڵەگرێت زۆرگرێ سری ساعتم کرد کاتمان نەما بەزۆک و پرسیاری کۆتایی ئەگەر بە کورتیش بێ وەڵامان بیتەوە لەگەڵ میوانی پێشوا تەورەکەمان لەسەر تای خوێن بەربوون بوو. جا باسی ئەوەی کە یەکێک لە هۆکارەکانی گواستنەوە ئەکرێ مێرووەکان جا ئەم مێروانە چۆن ئەم نەخۆشی ئەگوازنەوە و چارەسەر بۆ مێرووەکان و یاخود بۆ ئەم بابەتە چییە؟ ئەتوانین مادە قڕکەرەکان بەکاربێنین یاخود ناتوانین؟ یەکێک لە گواستنەوەی مێرۆکان ئەوانەی کە پارچەکانی دەمیان پێرسین سەکین ماڵسپارتە کوونکەری مژۆکن ئەوانن کاچنە و شوێنە لەو خوێنەوە وەریەگرن ئەچن بۆ لای حیوانێکی ساقییان بۆ لای ئینسانی بەتایبەتی ئەنۆفلس ئەو مێشک ئەنۆفلس یەتە لا ئێمە ئەمەلەی لوزینەکان بۆی خوێنی تۆ کە کاتی هەڵیەمژێت نەمەیەت وەکو لیکێکە ڕژێنێتە ناوە بەو لیکا ڤایرۆسیتیایە ڤایرۆسەکە چێتە ناو لەشی ساغەکەەوە. گواستنەوەی نەخۆشی ڤایرۆس لە هەموو ڕووەکەکانیش تەبەن ڤایرۆس لە ئینسان و حیوانەکانشە پێویستە قەڵاچۆی مێرۆکان بکرێت یعنی حەلی ڤایرۆس نییە چێکم ڤایرۆس دەچێتە کۆدێکی پرۆتینیەوە قەڵاچۆی مێرۆکان بکرێنەکەوەی کە خۆی ڤایرۆس بە هیچ شێوە ئەخساسی من نییە بەڵام من وەرم گوتەوە ڤایرۆلۆژی بە هیچ شێوەیەک چارەسەر ناکرێت چێکمەچێتە شوێنێکەوە گەرتو ئەو لە نابر ئینسانەکەش ناوەبات لەبەر دەرمانی نییە ڤایرۆس بەڵام ئێمە گواسەرەوەکانی ئەوانەی کابێت هۆی گواستنەوەی ئەتوانی قڕکەر بەکاربێنین هەنی ئەنتیبایەتی کە ئێرە بە تایبەتی حیوانەکان لیان ئێرێ کاتێکە چۆ لای بۆی کە هەڵی بژێت ئەیکوژێ بۆ ڕۆکەکان شوایە هەنێ پێسیسایت هەیە سیستماتیکە یاخود جیهازیە ئەچێتە ئەو شوێنە تایبەتەوە کە مێرۆکە ئەو بەشەی کەتی ئەخات ستایڵەکەی چێکە هەڵی ئەمژەی کوژێت تایبەتمەندە بەڵام بەڕاستی قڕکەرەکان ژەر خۆی خەتەرن قڕکەرە کیمیایەکان زۆر ترسناکە ئیساوەنی ڕۆژانە ئێمەی خۆین هەمووی قڕکەری پێوەیە بەڵام مەبێشتی ئۆرگانیک بەکاربێ هەیە ئەتوانی خۆمان کاریگەری لەسەر تەندروستی هەر خۆی ڕاستە لەوانەیە من و جەنابێت ڕۆژانەم تەماتە و خەیار و شیر و ماست و پەنیر و هەموو شتەکانە خۆین بەردۆسێکی کەم ئێڵدیفنەکەی کەمە ئەی خۆین وردۆردە لە ناو لە شێما کۆبێتەوە بە تایبەتی لە شەوری و جگەرە ناڕاتە دەرەوە ئەمە وای لێت تۆ بە 50 ساڵ وەرەگرتو ئاوت برێکە بێت یەکسەر نخواانە خواستنی نیشانێکی لە دەورەکە تەمەنت چێتە 50 ساڵ ناوتانی بەدە ساڵ کۆنتترۆلیکە لەبەرەوە ئەو کوژێت لەبەرەوە نەخواردنی باشەکە خۆی علاجی ئەتوانرێ علاجی سروشتی بەکاربێن یاخۆ ئۆرگانیک بۆ لە ناوبرنی مێرۆکان دەستەکانە خۆشوێژۆریان بابەتەکە قسە زۆر هەڵەگرێ زانیاریەکان زۆر بەسوودن بۆ هیوای کە بتوانین لە داهاتوە جارێکی تر بەرنامە لەسەر ئەم بابەتەکەین زیاتر و ورتر قسەی لەسەر بکەین. زۆر سپاس بۆ دکتۆر فەریدون محەممەد کە بەڕێزیان پرۆفیسۆری یاریدەدەر و پسپۆر لە بواری مێرووەکان سپاس بۆی کە لەم بەشی پرۆگرام لەگەڵ مەجا زۆر سپاس بۆ ئێوەش کە هەتا ئێستا بینەرمابوون کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ.